هەر لە هەفتەی سێمی خولی نایبی کوردستان لە شارێولێر و لە سەریاریگای خۆی هەندرێن میوانداری زاخۆی کرد. نیوەی یەکەمی یارەکە هێرشەکانی خاوەن ماڵ تا ڕادەیەک زیاتر و بەستێەوەی زوو گورزی خۆی بوەشێنن، بەڵام تێیدا سەرکەوتن بوو. لە بەرامبەردا زاخۆ بە چەند هێرشێکی کەم وەڵامی هەندرێنیدایە و هیچ کام لە لەدانەکانیش چوارچێوەی گۆڵی نەگرت تاوەکو ئەگەری گۆڵکردنیە بێت. لە نێوی دۆم یاریزانانی هەندرێت لەگەڵەوەی باڵا دەستر بوون، بەڵام لە بنیاندانی هێرشەکان سەرکەوتنە بوون. زۆرترین کات تۆپ لە ناوەڕاستی یاریەکەدا دەمێنێت و تۆپە درێژەکانی وەگەمیشە بەسەر تۆپە کورتەکان زاڵبوون. یاری خەریب و کۆتاییدا دیاریزانێکی زاخۆ بە تەنیا لەگەڵ وەڵمایە محەممەد شێرزاد دیاریزانیانی هەندرێن ڕێگری گۆڵی لێکرد بۆیە بە کارتی سوور لە یارەکە کرایە دەرو. یارەکەش بابێ گۆڵ با کۆتا دۆمەنجامەش هەردووانە بە دوو خاڵ لایەنەکانی کۆتایین، بەڵام هەندرێن یاریێکی کەمتر ئەنجام داوە. سپاس بۆ خود ئەم وەک هەف لە هاتن ڕاستیژێک ji derve yarîgeha me bîn. Elhemdillah em noqteke razî ne bes ba em mihtacî fewzî bîn, yanî hindirî ji ferîqek qewî ye û meleba wê da bî û spas bۆ xwe em her di bi xaleke razî bîn. ڕاستی دوو یاریە ناتوانێمە سەرکەوتمێ، هەردوو یاریشمان بەرامبەر بووینە. خاڵێکی زۆر لاوازی فەریقەکەمانە. بەڕاستی لەو ساڵ ناو یاریگای خۆمە دوو یاریە دوو خاڵمە بەدەستێنەوە. دەتوانم بینم هۆکارەکەی وەیە یاریزانەکان زۆری استعجال دەکەن و لە دومینیش بەڕاستی زۆربەی یاریزانەکانمان وەکو ئاست خۆی بەدیار نەکەوتووە. بەس ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بتوانین ئەو غڵاتانە هەیە چای بکەین و بتوانین ئەو هێرشبەرانە پێشەوە بتوانین گۆڵمان بۆ تۆمارکەن تاوەکو سێ خاڵ بەدەست بێنین.